ماوەی زیاتر لە 2 مانگە یەکێتی تۆپی سلێمانی لەسەر ئەرکی لاوە شێخجەنگی سەرۆکیانی نەورۆز خولێکی تازەپێگەیشتوانی بۆ یانەکانی سنووری پارێزگای سلێمانی و گەرمیان و هەڵەبجە و ڕاپەڕین کردوتەوە کە بستوویە یانە تێدا بەشداریان کرد. لە یاری کۆتایی خولەکەشدا هەردوو یانی ڕانی و پێشمەرگەی سلێمانی لە یاریگەی ئاشتی ڕوبەڕووی یەکبوونەوە. لە گێم یەکەمدا یاریزانانی هەردوویانە بە ئاستێکی بەرز دەستیان بە یاری کردو. لە دەقیقەی 18 یاد عوسمان پێشمەرگەی سلێمانی بە گۆڵێک پێشخست، بەڵام وەڵامی یانی ڕانیە زۆر خێرا بوو. لاز و عەلی لە دەقیقەی 24 گۆڵ یەکسانبوونەوەی بە لێدانی سزا تۆمار کرد. دواتر یاریزانانی هەردوویانە هێرشەکانیان چڕ کردەوە بۆ سەر گۆڵی یەکتر و ئوسامەڕۆڤ گۆڵی دووەمی بەخشیە پێشمەرگە و ئەو جەمەش بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە پێشکەوتنی پێشمەرگەی سلێمانی کۆتایی هات. لە گێمی دووەمدا سەرڕای هەوڵەکانی هەردوویانە بۆ هەژاندنی تۆڕی گۆڵی یەکتر بە تایبەت یانی ڕانیە کە دەیویست گۆڵ یەکسانبوونەوە تۆمار بکات، بەڵام هیچ لایەکیان سەرکەوتوو نەبوون لە تۆمارکردنی گۆڵ و یاریەکەش بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە برنەوەی پێشمەرگەی سلێمانی کۆتایی هات. دەستخۆشی بۆ ستافی ڕایەنەران بۆتی بە بەڕێزە لەخوای گەورە بە زیابێ ئێمە دوای ماندووبوونێکی زۆر 2 ساڵ خەریکی تەمرین ئەلحەمدوللا توانیمان نەتیجەیەکی باش بینین. دەستخۆشی لە ڕێخەری خولەکەکەم بەڕاستی لە ئاستی پێویستە من ئەلحەمدوللا دەستخۆشیش لەو تیپاگەن بەڕاستی دووەمی ژەوان بەڕێزیان بۆ ئێمە هەموو شتێکە لەخوای گەورە بە زیابێ توانیمان بلێ یەکەم بەدەست بێنین و دەستخۆشی بۆیەوەش توانیمان لەم خولەدا ئاستێکی بەرز پیشام دێن و بگەنە یاری کۆتایی، بەڵام بەهۆی ئازبەرزیانە پێشمەرگەوە بەهۆی ئازبەرزی یاریزانەکانمان توانیمان پلەی دووەم بەدەست بێنین و توانیمان پلەی دووەم بەدەست بێنین. زۆر سپاسی قایمڕان دەکەن کە لێرە ئامادە بۆ سیرکردنی یاریەکە. جێگری سەرۆکیەکێتی تۆپی سلێمانیش خولەکەی بە سەرکەوتوو وەسف کرد و سپاسی ئەو کەس و لایەنانەی کرد کە هاوکار بوون بۆ کردنەوەی ئەم جۆرە خولانە. ئێمە وەکوێکی تۆپی سلێمانی بە هاوکاری بەڕێز کاک شێخلاوەر سەرۆکیانی نەورۆز هەستین بەکردنەوەی خولێکی تازەپێگەیشتوان بۆ سنووری سلێمانی و دەوروبەری هەر لە جەلەولاوە تاک و قەڵازێ. خۆشبەختانە دەورەکەمان بە بەشداری 21 نادی بەڕێوەبەرد. ئاستی خولەکە زۆر ئاستێکی باش بوو، یاریزانەکان لە ئاستێکی باشا بوون، کۆمەڵ یاریزانی زۆر چاشی لاوی تازەپێگەیشتوانی تیا بوو. سوپاس بەخوا خولەکەمان گەشت یاری کۆتایی و دەستخۆشی لایەنی وەرزی پێشبڕکێکی کە توانی یەکەمی خولەکە بێ و لە کۆتاییشدا خەڵات بەسەر هەردوو تیپدا دابەش کرا کە پێشمەرگەی سلێمانی پلەی یەکەم و ڕانیە پلەی دووەمی بەدەستێنا. شوانڕۆڤ گەلی کوردستان سلێمانی.